بەڵێ تەوەری دووەمان تایبەتە بە ژینگە و ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان. بزانین تا چەند ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان هەیە؟ ئایا بوونی ڕێژەی سەوزاییەکی زۆر تا چەند کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە؟ ئایا هیچ ئامارێکی وردمان لەبەردەستە سەبارەت بە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شارە سەرەکیەکان وەکو دووهۆک، هەولێر، سلێمانی؟ بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم لە شاری هەولێرەکەم بەڕێز ڕێژنە مەجید لێپسراوی ناوەندی هەولێری کۆمەڵەی کوردستانێکی سەوز. ڕێژنە خان بەیانیت باش، سوپاس، کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی باش، بەیانی تۆ بە بینەرانی ئازیزی کورساتیش باش کاگاکەم. زۆر سوپاس بۆ ئێوەش بۆ ئەو دەرفەتە. زۆر سوپاس. ڕێژنە خان بالەوە دەست پێ بکەین. هیچ ئامارێکی ورتەیە سەبارەت بە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە شارە گەورەکان؟ بەداخەوە تا ئێستا هیچ ئامارێکی دروست نییە. هیچ توێژینەوەیکی زانستی نەکراوە بۆ ئەو وارە جگەلەوەی لە ساڵی 2014 تەنیا یەک توێژینەوەی زانستی هەیە لە هەرێمی کوردستان کە ئاماژە بۆ دەکاتن بەرزترین ڕێژەی سەوزایی لە ئامێدیە 142 نزمترین ڕێژەی سەوزایی لە ئیدارەی سربەخۆی زاخۆیە. بەو پێی هەرێمی کوردستان 4 پارێزگا و 4 ئیدارەی سربەخۆیە. ڕێژەی سەوزایی تا ئێستا نەگەیشتووە بەو ڕێژە ستانداردەی کە دەمانەوێت. بەداخەوە بەشێک زۆر جاران بەشێک لە بەرپرسانەی کە پەیوەستن بەو بابەتەوە بە ڕێژەی سەوزاییەوە لێدوانی جیاواز دەدەن، هەندێکیان باز لەوە دەکەن کە ڕێژەی سەوزایی گەیشتە ئەو ڕێژە ستانداردە جیهانیە، بەڵام نەگەیشتە ئەو ستانداردە جیهانیە. بۆ نمونە هەر بەو چەند ڕۆژە خۆم لە ڕێگای کۆپەرنیکۆسەوە زۆر هەوڵمدا زۆر سەیری ئەوم کرد لە هیچ یەک لە شارەکانی هەرێمی کوردستان نەگەیشتۆتە ئەو ڕێژە سەوزاییە کە ڕێژەی ستانداردی جیهانی 115 بۆ 100 واتە کەمترین ڕێژە دەبێت 115 دەبێت بۆ ئەو شارانەی هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی ئێستا لە گەورەبووندا هەرێمی کوردستان شارەکانی ڕێژەی سەوزایی ئەوەندە نییە کە دڵخۆشکەر بیتن، ئەوەندە نییە کە ینی باوەڕ پێکراو ئێمە بڵێن بەڵێ ئەو ڕێژە ستانداردەیە 115 نییە، نەک 100 بۆ هەرێمی کوردستان 100 و بگرە سەروی ئەوەش باشتە لەبەرەوەی ئەوەندە قەرەباغا ئەوەندە ئێمە دەبینین بەردەوام شارەکانمان ئەو بینایە باڵەخانە بەرزانەی لێ دروست دەکرێتن، خانوەکانیان ڕۆژانە یعنی بە بەردەوام مانگانە دەبینین ڕێژەی دانیشتوان زیاد دەبیتن، ڕێژەی کارگەکان زیاد دەبیتن، ئەو هەڵمانەی کە لە کارگەکان دەردەچیتن ئەوانە هەموو تەئسیری هەیە لەسەر پیسبوونی ژینگەی شارەکان. ڕێژەی سەوزاییەکە کە بەو ڕێژەیە نییە بەدیل بەوە بیتن ئەو ڕێژە سەوزاییە بتوانێتن هەوای شارەکانمان پاک بکاتەوە کە ئەو هەوایە بەدەستی ئێمە بەدەستی مرۆڤ پیس بووە، بەدەستی بەرهەمەکانی ئێمەوە پیس بووە. بۆیە من دڵخۆشکەر نییە ئەنجامەکانی کە ئەو ڕێژەیە ڕادەگەیەنرێتن، من ڕای دەگەینم ئەو ڕێژەیە وەکو پێویست نییە ڕێژە سەوزاییەکە کە ئێمە بڵێن بەڵێ گەیشتە ڕێژەی ستاندارد. هیچ توێژینەوەکی زانستیشمانە، هیچ ئامارێکی دقیقیشمان نییە کە بڵێ بەڵێ 100% ئەو ڕێژە سەوزاییەمان هەیە. بەڵێ کاتە ڕێژنەخان هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی ئەو ڕێژێ زیاد کرێ بۆی وەک خۆت وتت بگاتە ئاستی ستانداردی جیهانی؟ بەڵێ بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی، بەڵام بە بەراورد بەوەی کە ئەگەر ئێمە سەیری بکەین بە قەرەباڵغی شارەکانمان، بە زیادبوونی ڕێژەی دانیشتوانمان، بە زیادبوونی ئەو زیادبوونی کە ڕێژەی دانیشتوانمان دەبینین، بۆ نمونە زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیل، ڕێژەی کارگەکانمان، ڕێژەی ئەو مۆلیدانە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئامارە گراگەیانرا کە 5500 مۆلیدە لە هەرێمی کوردستان هەیە. ئەوە تەنیا ئەو مۆلیدە ئەهلیانە کە باسی لێوە دەکرێت. ئەی ئەو مۆلیدانەی کە لە باڵەخانەکان هەن، هەموو باڵەخانەکان بەو باڵەخانانەی کە حکومینە کە بینایە حکوومەتن و ئەو باڵەخانانەشی کە ئەهلینە، بۆ نمونە جامعاتی ئەهلیە، خوێندگای ئەهلیە، نەخۆشخانەی ئەهلیە، هەموو ئەوانە مۆلیدیان هەیە. دووکەری ئەو مۆلیدە ئەهلیانە کە سوتەمەنی خراپ بەکاردێتن، ئەی ئەو هەموو کارگە، ئەو هەموو پاڵاوگەیە کە ئێمە دەبینیم بە بەردەوام ئەوانە هۆکارن بۆ پیسبوونی ژینگەی شارەکانمان. بەداخەوە هەتا ئێستاش هیچ ئامێرێکی پێوانی هەوا لە هەرێمی کوردستان نییە کە بزانین ڕێژەی پیسبوونی هەوای شارەکان چەندە. بەڵێ ڕاستە، ینی من لەگەڵ ئەوەم کە بەردەوام دەچێنرێتن چاندن بەردەوامە، ڕێژەی زیادبوونی ڕێژەی سەوزایی بەردەوامە، بەڵام وەکو ئەوە نییە لەگەڵ یەکسان نییە بەو زیادبوونەی کە لە
پانتایی شارەکانمان لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی بەکارهێنانی ئۆتۆمبیل ڕێژەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان ئێستا 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە ئەنی ئەگەر سیر بکەین سوتەمەنیەکی خراپ بەکاردێتن لە ئۆتۆمبیلەکانمان کەواتە بەدیل بەوە دەبی ڕێژەی سەوزایی چەند زۆر بی لە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی ئەوە نیە بگرە لە دەرەوەی شارەکانیش زۆر جار دەبینین غاباتەکان دەسوتێ دارستانەکان دەبڕێتەوە جا چ بەدەستی دەرەچی بیت چ بەدەستی ناوخۆی بیتن هاوڵاتیان بیتن ینی هەر هۆکارێک بیتن بەداخۆ ینی ئەو ڕێژەیە نییە ڕاستە من لەگەڵەوەم چا دەکرێتەوە سەوزایی دەچێنرێتن ئامارێکی تر کە ڕاگەیاندایە بۆ نمونە لە هەندێک لە شارەکان بە نمونە شاری هەولێر کە ئەو قەرباڵغێ لە ناو شاری هەولێر هەیە باس لەوە دەکات ڕێژەی سەوزایی 120 من لەگەڵەوە نیم لەبەرەوەی ئەگەر بڕۆین تەماشا بکەین ڕێژەی باس لەوە دەکاتن لە ماوەی ڕابردوو ئەو 5 ساڵە کە 361,000 نەمام چاندراوە ببوورە درەخت چاندراوە بەرامبەر بەوە 420 وابزانام ئەگەر هەڵەنە 424 هزار نەمام چاندراوە نەمام و چیمەن بە ڕێژەی سەوزایی حساب ناکرێتن بەڵام پێم وایە بەشێک لەوانەی ئەو بەرپرسانەی کە پەیوەستن بەو بابەتە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی کە باز دەکەن ئەوەش بە ئامار دادەنێن و ئەوەش دێنە ناو ئامارەکەی خۆیان باز لەوە دەکەن کە ئەوە زیادبوونی ڕێژەی سەوزاییە. بەڵام ئەوە من لەگەڵ ئەوە نیم کە ئەوە بستە سەر ڕێژەی سەوزایی چکە ئەوە نابێتە هۆکاری پاکبوونەوەی هەوای شارەکانمان نابێتە هۆکاری ئەوەی ئۆکسیجینێکی تەندروستمان پێبدا و دۆمۆکسیدی کاربۆنی لە دەوروبەرمانە هەڵی بمژێتن تەنیا درەختەکان دەبیتێ. بەڵێ کەواتە ڕێژنەخان ئێمە بەردەوام باسی ئەوواکەین ڕێژەی سەوزایی زۆر بێت لایەنە پەیوەندیدارەکان کار بۆ ئەوە بکەن بە شێوەیەکی گشتی ڕێژەی سەوزایی تا چەند کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ هەیە یاخود دەرونی مرۆڤ. بەڵێ بە پێی توێژینەوەیە کە لە زانکۆی چۆنگۆکی کۆریای باشوور دراوە تەسیراتی زۆری هەیە لەسەر دەرونی مرۆڤ لەسەر ئەو بۆ نمونە بەپێ ئەو توێژینەوەی کە کراوە دەرونی مرۆڤ زۆر ئاسوودە دەبیتن لەو شوێنانەی کە ڕێژەی سەوزاییان زۆرە بۆ نمونە ئەو کەسانەی کە لەو شوێنانە ڕێژەی سەوزایی تێدا زۆرە فشاری دەرونیان کەمە زیاتر کەسانی کۆمەڵایەتیان لێ دەردەچیتن هەر بنمونە ئەو شوێنە ئەو کەسانەی کە لە شوێنێک نزیکن کە لە پارکەکان نزیکن لەو شوێنانەی کە ڕێژەی سەوزاییان زۆرە زۆر جاران زیاتر دەرفەتی ئەوەیان بۆ دەگونجێتن بڕۆن وەرزش لەو شوێنانە بکەن ڕۆیشتن بە پێ ینی هەموو ئەو دەرفەتانیان بۆ دەگونجێتن و کاریگەری لەسەر هەندێک نەخۆشیە بەداخەوە ئێستا دەبینین ئێمە ئەگەر ڕۆژانە ئامارێکی دقیق هەبێتن لە نەخۆشخانەکان باز لە سەرڕای ئەوەی کە هەوای شارەکان پیسە ژینگەی شارەکان پیسە باز لەو هەموو نەخۆشیە خراپە دەکرێتن لەو هەموو نەخۆشیە درێژ خایەنە نەخۆشیە کوشندانە دەکرێت ئەنی بەشێک لەوە هۆکارە بۆ کەمی ڕێژەی سەوزایی ئەگەر ڕێژەی سەوزایی زۆربی هەوا پاک بێ دەبێتە هۆکارێکی باش بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیانە کەم ببێتەوە تەندروستی مرۆڤ تەندروستیەکی باش بێتن دەرونی مرۆڤەکان ینی تەسیراتی لەسەر دەرونی مرۆڤ هەیە تۆ کاتێکە لە ناو ڕێژەکی سەوزایی باشبی بۆ نمونە لە ناو شوێنێک بی کە سەوزایی بی زۆر جیاوازە لە شوێنێک بی داخراوبی زۆر جیاوازە لە شوێنێک بی تەنیا باڵەخانەی بەرز ببینی ئەنی یەک لە هۆکارەکان ئەنی دەبێتە هۆی بێزاربوونی چاوت مێشکت ئاسوودەیت نامێنێتن ئەوە پێی دەوترێ زۆر جاران ئێمە ژینگەی ئێمە بەشێک لە ژینگەی ئێمە پیسە بە ژاوەژاو بە قەرەباڵغی ئەنی ئەگەر ڕێژەی سەوزایی زۆر بیتن ئێمە دەتوانین وەک حەسانەوەیکی مێشک ئارامی مێشک بە ڕێژەی سەوزاییمان ئەنی چاومان ئارام دەبیتەوە دەروونمان ئارام دەبیتەوە تەسیراتی زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ لەسەر دەرونی مرۆڤ ڕێژەی سەوزایی هیوادارم ڕۆژێک دابێتن ببینین ئێمەش بگەینە ستانداردی جیهانی ببینین ئەوە ببینین بە چاوی خۆمان کە ئێمەش ئەنی دەروونمان ئارام بی ببینین ئەو هەموو نەخۆشیانەی کە ڕۆژانە بەداخەوە لە نەخۆشخانەکان هەیە ببینین ڕێژەی لە کەمبوون ببیتن ببینین هەوای شارەکانمان پاک ببی ئێمە زۆر جاران دەبینین بۆ نمونە هەندێک نەخۆشی هەیە کە ڕەبتی بەسیەکانمانەوە هەیە ئەوانە ڕوو لە زیادبوونە هۆکار چییە؟ هۆکارەوەی ئەو هەوایەی کە ئێمە هەناسەی پێدەدەین هەواکە پیسە ئێمە لە بڕیەوەی زۆر جاران ئۆکسیجینەکی پاک هەڵمژین سەرڕای پیسبوونی ژینگەکەمان بەو هەموو پاشماوە و بەو هەموو گازە جیاوازانەی جگە لە ئۆکسیجین
ئێمە هەڵی دەمژین لەگەڵ ئەو ئۆکسسیجینە ئێمە هەڵی دەمژین هەواکە هەوای شارەکانمان ژینگەی شارەکانمان هەمووی پیسە کە ئێمە ئەو هەوایە دەڕواتە ناو سیەکانمان و لە بڕی ئەوە کە ئەدوانە ئۆکسیدی کاربۆن دەردەدەینەوە ڕێژەی سەوزایی وەکو پێویست نەبیتن ئەو هەوایە بەچی پاک ببیتەوە ئەو هەوایە ئۆکسسیجینی پێویست لە چێ بۆ دانیشتوانی شارەکان بێنیتن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنیتن یعنی بۆیە من لەگەڵ ئەوەم ڕێژەی سەوزایی زیاد بکرێ و بەڵێ سەتاسەتیش کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر تەندروستی لەسەر دەرونی مرۆڤ. بەڵێ کەواتە ڕێژنەخان بەپێی ئەو توێژینەوە زانستی و ئەکادیمی کە بەڕێستان ئەنجامتان ناوە ئەوەی کە بانگەشەی بۆ کرێت کە ڕێژەی سەوزایی زۆرە ئێمە نەگەشتونێتە ئاسی ئەو ستانداردی جیانی وەک خۆدا ئاماژەت پێدا؟ بەڵێ نەگەیشتێتە لەبەر ئەوەی ستانداردی جیهانی لە 150 بۆ 100 بەڵێ 150 بۆ ئەو شوێنانەیە کە ڕێژەی دانیشتوانی بەو شێوەیە قەرەباڵغ نەبێتن وەکۆی لە هەرێمی کوردستان دەبینین بەو شێوەیە پیس نەبوو بیتن کە وەکو ئەوەی ئێمە دەبینین پیسە ڕێژەی بۆ نمونە شارەکانی ئێمە زۆر هەوای شارەکانمان زۆر پیسە بەو شێوازە پیس نەبوو بیتن بە جگە لە ئۆکسسیجین بە گازی تر بە گازی ژەهراوی ئەوە بۆ ئەو شارانەیە بۆ شارێکی وەکو شارەکانی هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستان دەبێت ڕێژەی سەوزایی بگاتە 100 بەداخەوە نەگەیشتۆتە بە 115 کەش بەپێی ئەوەی کە لە لای خۆمە لە ژێردەستی خۆمە نەگەیشتە ئەو 115 کە ئەو بەرپرسان باسی لێوە دەکەن ئەو ڕێژە دڵخۆشکەیە بەڵێ بەڵێ من وەکەوەی ئاماژەم پێکرد باسم لەوە کرد کە هەر یەکە لە بەرپرسانی شارەکان بەرپرسانی ئەندازەی پارکەکانی تیان بۆ نمونە هەندێک جار وتەبێژی شارەوانیەکانی تیان دەستەی ژینگەیە بۆ نمونە فەرمانگەی ژینگەی شارەکانە پارێزگاکانە باس لەوە دەکاتن هەر یەکە ئاماری جیاواز دەدەن هەندێکیان دەڵێن گەیشتۆتە ئەو ڕێژەیە و بەڵێ گەیشتە ئەوەی تردێ دەڵێن نەخێر نەگەیشتە بەڵام خۆم چەند ڕۆژێکە ماوەیەکە خەریکی ئەوەم لە ڕێگای کۆپەرنیکۆسەوە بەردەوام چاودێرێکی سەوزایی ڕێژەی سەوزایی شارەکانم ئەوە تەماشا دەکەم دڵخۆشکەر نییە ینی بەداخەوە ئەو ڕێژەیە نییە ئەگەر سەیری بکەن خۆزگە دەمتانی ئێستا ینی بیخەمە ڕوو سەیری بکەن تەماشای بکەم زان ڕێژەی سەوزایی چەند کەمە لە بەرامبەر بەو هەموو بینایە بەرزە بۆ هەموو باڵەخانێ بەو هەموو خانووە ینی بەداخەوە ینی ئەو شێوازە سروشتێ جاران لە شارەکانمان هەبوو نەماوە تێکتوە باڵەخانەی زۆر بەرز هەیە جاران ئێمە دەماندید ڕێژەی دانیشتوان زۆر کەم بوو لە شارەکان لە پارێزگاکان لە قەزا و ناحیەکانیشەوە بگرە ڕێژەی سەوزاییش ڕاستە ڕێژەی سەوزایی ئەو کات کەم بوو بەڵام دانیشتوان کەم بوو بگرە ئۆتۆمبیل لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە دوای 2023 دەستی بە ڕێژێکی زۆر ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان کراوە ئەو کاتە ئەو ڕێژەیە نەبووە بۆیە ئەو کاتە ڕێژەی سەوزایی کەم بوو سەرەتای نۆتەکان ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان 103 بووە بەڵام ئەو کاتە ئێمە سەیری هەوای شارەکانی ئەو کاتە و ژینگەی ئەو کات بکەین دەبینین چەندە پاک بووە بەڵام ئێستا ئەوە نییە بۆیە من دەڵێم بەڵێ ڕێژەی سەوزایی نەگەشتە ئەو 115 نەگەیشتە ئەو ڕێژە ستانداردەی کە باسی لێوە دەکرێت و کە بەرپرسان بازەوە دەکەن ئەو گەیشتە ئەو ڕێژێ نەخێر نەگەیشتە ئەو ڕێژەیە کە ئەو بپێ ئەوەی کە لەژێر دەستی خۆم و بەخۆم ئەو توێژینەوەم کردووە. بەڵێ ڕێژنەخان دروستکردنی یەکەکانی نیشتە جێبوون تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی ئایا ئەو مەرجانە چین لە کاتی دروستکردنی ئەو یەکە نیشتە جێبووەکان کە ڕێژەی سەوزاییان چەند بێ مەرجەکان چین لەو بارەوە؟ بەڵێ ئەو شوێنانەی کە دروست دەکرێت دەستەی چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان ئەو باڵەخانانەی کە دروست دەکرێت بە نەخۆشخانەکانەوە بە کۆلێژەکانەوەیە بە هەموو باڵەخانەوە هەموو شوێنە نیشتە جێبوونەکانەوە باس لەوە دەکات کە ڕێژەی 125یان بۆ داناون ڕێژەی سەوزایی 25 بێ بەڵام بەداخەوە من سەیری ئەوم کردو زۆر جاران لەوانەیە هەندێک هۆکار هەبی بوویتە هۆی چاوپۆشیکردن لە ڕێژەی سەوزاییان بنمونە زۆر جاران ئەوانەی کە چیمەن دەپۆشن دەڵێن ئەوە بە چیمەنەکانمانەوە گەیشتە 125ەوە ڕێژەی سەوزایی چیمەن بە ڕێژەی سەوزایی حساب ناکرێت لەبەر ئەوەی ئەگەر بمانەوێتن ڕێژێکی سەوزایی تەندروستمان هەبی زانستی بیتن بە زانستی باسی ئەوە بکەین ڕێژێکی تەندروستمان هەبی سەوزایی تەندروستمان هەبی هەوایەکی پاکمان هەبی دەبێ تەنیا باز لە درەخت بکەین درەختەکانی زۆر جار ئەو درەختانەی دەچێندرێتن لە ڕێژەی ئەو ئۆکسسیجینەی کە پێویستە بۆمان کە دەدرێتن پێمان دەدرێتن ئەو دوان ئۆکسیدی کاربۆنە لەلایەن درەختەکانەوە هەڵدەمژێ لە درەختێک بۆ درەختێک جیاوازە دەگەڕێتەوە سەر تەمەنی درەختەکە
ئەو بڕی گەڵایانەی کە لەسەر درختەکەدا شێوازی گەڵایەکە جۆری نەباتەکە جۆری ئەو درختە بۆ نمونە گەڵای داری سنەوبەر یەکێکە لەو دارانەی کەمترین ڕێژەی ئۆکسسیجینمان پێدەداتن بەپێ ئەوەی کە گەڵایەکی دەرزی لێیە گەڵایەکی باریکە گەڵایەکی بچووکە بەڵام بەرامبەر بەوە دارمان هەیە داری کەتەلبامان هەیە داری چنارمان هەیە گەڵایەکی زۆریان بەسەروەیە گەڵایەکانیان گەڵای پانن ئەوانە ڕێژەی زۆری سەوزایی دەدەن بەڵام بەداخەوە لە ناو شارەکان ئێمە ڕێژەی ئەگەر ببینین سەیری ئەوە بکەین دەبینین زۆرینەیان ئەو دارانە کە گەڵایەکانیان باریکن ئەوانە نینەکە دەچێنرێتن لە بۆ ئەوەی کە ئەو ڕێژە پێویستە ئۆکسسیجینەمان پێ بداتەوە یان دارەکان کە دەچێنرێتن داری بچووکن ئەو بۆ نمونە ئەو ڕێژە 125 بۆ دیاری دەکرێتن ئەوە نییە دارەکە بتوانیتن بەو دارە بچووکە ڕێژە 125کە پڕ بکاتەوە پڕی ناکاتەوە بەداخەوە زۆر جاران لەوانەیە بیگاتە 120 بیگاتە 150 ئەوە ڕێژەکە ینی ئەوە نییە کە باوەڕ پێکراوبی کە ئێمە بڵێن ئەوە ئەو ڕێژەیە بەرامبەر بەوەش ئەگەر داری ئەو دوودارەی کە باسم کە داری کەتالبا و چنار کە دووداری باشن بەڵام ئەوانە هەندێک ینی بە حکمی ئەوانە لە پاییزەوە گەڵاکانیان دەوەری بەرامبەر بەوە دارێکی ترمان هەیە کە زۆر باشە ڕێژێکی زۆر ئۆکسسیجینمان دەداتێ دارێکە کە هەمیشە سەوزە گەڵایەکی زۆری بەسەروەیە داری فیکەسە ئەنی هیوا خوازم لۆ مەودووە کە ئەو ڕێژە سەوزاییانە دیاری دەکرێتن بۆ ئەو شوێنانە بۆ ئەو باڵەخانانە کە 125 چاوپۆشی لەوە نەکرێتن کە بە چیمەند پڕ بکرێتەوە ینی ئەوە بیتن یەک لە مەرجەکان ئەو دارانە بیتن کە ڕێژەی ئۆکسسیجینت تەداتێت تەمەنی دارەکە ڕەچاو بکرێتن یەک لەو دارانە داری فیکەس بیتن با هەوڵ بدرێتن زۆرترین ئەو دارە هەم ئەو دارە لە ڕووی سێبەرەوە سێبەرێکی باش دەینیتن هۆکارێکە بۆ فێنکردنەوەی شارەکانیشمان ینی سەرڕای ئەوەی ئێستا ژینگەی شارەکانمان بە گەرمی زۆر تێکچوو ینی ئەگەر ئەو دارە زۆر بیتن لەو شوێنانە هۆکارێکە بۆ فێنچی شارەکانیشمان نەک تەنیا ئەوە بڵێم ئەوە بەس سەوزاییە و جگەلەوەی ئۆکسسیجینی پاکمان پێدا هۆکارێکشە بۆ ینی ئەو ڕێگایە دەبێتەوە فێنک بوونەوەی شارەکانیشمان ئەوەش کاریگەری لەسەر تەندروستی و دەرونیشمان هەیە بەڵێ ڕێژنەخان ڕێژەی پیسی لە هەوا پەیوەندی بە سەوزاییەوە چییە؟ ئایا هیچ ئامێرەکەیە بۆی کە ڕێژەی پیسی لە هەوایە دیاری بکات؟ بڵێ ڕێژەی پیسی لە هەوا پەیوەندی بە سەوزایی هەیە بەو پێ من باسیشم کردوتم کاتێک ڕێژەی سەوزایی زۆربی ئێمە بە حکمی ئەوەی لە کاتی هەناسەدانی خۆمان ئۆکسسیجین هەڵدەمژین دوان ئۆکسیدی کاربۆن دەردەدەینەوە ینی لەو بەڵام درختەکان بە پێچەوانەی ئێمەە ئەم دوان ئۆکسیدە کاربۆنە پیسە لە ئێمەوە وەردەگرنەوە و ئۆکسسیجینمان پێدەبەخشنەوە کەواتە ئەگەر ڕێژەی سەوزایی زۆر بوو ئۆتۆماتیکیان هەوامان پاک دەبیتن هەوای ئێمە پاک دەبیتەوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ تەنیا یەک ئامر لە شاری هەولێر هەبوو لە ڕابردوو ئامێرێکی پێوانی هەوای شارەکان کە لە شاری هەولێر هەبوو ئەوش لە کارکەوتووە هەتا ینی ئێستا ئێمە پێویستمان بەوەیە لە شارەکان لایەنی کەمچار بۆ 8 ئامێری پێوانی هەوامان هەبێتن تاوەکو ینی چووکە پیسبوونی هەوا لە کاتێک بۆ کاتێک جیاوازە بۆ نمونە لەو کاتانەی کە بەیانیانە یا لەو کاتانەی کە نیوەڕۆیانە کە زۆرترین زم و زۆڵ هەیە لە شارەکان بە حکمی ئەوەی کە بۆ نمونە بەیانیان ئەو ڕۆژانەی لە یەکشەمەوە تا ڕۆژی پێنجشەمە دەوامی فەرمانبەرانە هاوڵاتیان دەڕۆنە سەرکارەکانی خۆیان بەیانیان ڕێژەی جموجۆڵ زۆرە بۆی پیسبوونی هەوا لەو کاتانە زیاترە نیوەڕۆیان کە خەڵک دەگەڕێتەوە لە سەرکار بۆ ماڵەکانی خۆیان دیسان جموجۆڵ زیاد دەبیتەوە ئۆتۆمبیل زۆرترین ئۆتۆمبیل بەکار دەکەویتن دیسان هەوای شارەکان پیس دەبی لەوانەیە لەو شوێنانە کە قەرەباڵغترە هەوای شارەکان زیاتر پیسبی بۆیە ئەگەر ئەو ئامێرانە هەبیتن ئێمە دەتوانین بە دیاریکراوی بڵێن بەڵێ ئەوە فلانە شار ڕێژەی هەوای پیسترە لە فلانە شاری بەڵێ ئەو بۆ نمونە ڕێژەی ئۆکسسیجین لەم شارە ئەوەندەیە دوان ئۆکسیدی کاربۆن لەم شارە ئەوەندەیە گازی نایترۆژین ئەوەندەیە هایدرۆژین ینی باز لەوە بکەین کە بەچی گازێک ینی هەوای شارەکانمان بە کامە گاز زیاتر پیس بووە ژینگەی شارەکانمان بەچی پیس ینی بەداخەوە هەتا ئێستا و ئامێرنیە کێکەکە لە پێویستیەکان ینی بەقەد ڕێژەی سەوزایی پێویستە بۆ شارەکان دابنێ بۆ هەوای شارەکان ئێمەگەر نەزانین بەڵێ کەواتە ڕێژنەخان نەبوونی ئەو ئامێرانە کاریگەری زۆری هەیە لەسەر پیسبوونی ژینگە بەڵێ لەسەر پیسبوونی هەوای شارەکانمان بەڵێ بە ڕێژەی زۆر کاریگەری هەیە لەبەرەوەی ئێستا بۆ نمونە ئەمە دەبینین کارگەکان ئەگەر بە چەند ڕۆژی ڕابردوو خۆتان ئەوشان بینی بێتن لە شاری هەولێر باس لەوە کرا کە ڕێژەی زۆر لە کارگا
ببوورە 138 کارگە و مەسفا هەنا کە لە شاری هەولێر پرۆژەکانیان نایاساییە کە دەبێت داخرێ جگە لەوەی زیاتر لە 300 پاڵاوگە هەیە لە شاری هەولێر ئەوانەی تر بەو پێوی بە حسابی ئەوە بێتن کە یاساییە بەڵام هەندێک کاریان کردو کارەکانیان نایاسایە کە دەبێت چاکرێتن ئەوانە بوونە بە هۆکار بۆ پیسبوونی هەوای شارەکانمان سەرڕای ئەوە کە ڕێژێکی زۆر مۆلیدە هەیە بۆ بە هۆکار بۆ پیسبوونی هەوای شارەکانمان هەموو ئەو باڵەخانانە کە باسیشم کرد هەموو ئەو مۆڵانە ئەو نەخۆشخانانە بەشێک لە هاوڵاتیانیش لە ماڵەکانی خۆیان مۆلیدەیان داناوە دووکەری ئەو مۆلیدانە بە حکمی ئەوەی ئێمە ئەو سوتەمەنیە بەکاردێ سوتەمەنیی زۆربەی جاران سوتەمەنیەکانمان باش نییە کە بەکارێت دەبێتە هۆی دووکەڵ دەردانی دووکەڵەکی زۆر بۆ هەوای شارەکانمان کە ڕێژەی سەوزایی نەبی و هیچ ئامێرێکیش نەبی ئێمە پێوانەی بکەین بزانین ڕێژەی ببوورە ڕێژەی هەوای شارەکانمان بەچی بەڵێ کاریگەری هەیە و سەرڕای ئەوەش ئێمە ڕێژەی ئۆتۆمبیل زۆرە بەو پێ ڕێژەی دانیشتوان ڕوو لە زیادبوونە ڕێژەی هاوردەکردنی ئۆتۆمبیلش ڕوو لە زیادبوونە ئۆتۆمبیلەکانیش کاتێک کە دێن ئەو سوتەمەنیەی بەکاری دەینە سوتەمەنیەکانمان کە باش نەبیتن دووبارە هۆکارە بۆ پیسبوونی ژینگەی شارەکانمان دەتوانین ینی لە بڕی ئەوە حکوومەتی هەرێم دەتوانێتن هێلی گشتی دابنێتن بۆ گواستنەوە ینی ببیتە هۆکار بۆ پاکبوونەوەی بەشێک لە هەوای شارەکانمان ینی بەڕاستی و ئامێرانە زۆر زەرورە کە هەبیتن لە ئێستادا هەمومان دەزانین هەمومان باز لەو وێنانە دەکەین کە باز لەو ڤیددیوانە دەکەین کە دەبینین ڕۆژانە بە چای خۆمان لە شارەکان دادەنرێتن کە دەبینین دیمەنەکان هیچ دڵخۆشکەر نینە دەبینین ئەوەندە پیسە هەوای شارەکانمان بەڵێ بەڕێز ڕێژنەمەجید لێپساوی ناوەندی کۆمەڵەی کوردستانێکی سەوز لە هەولێر سوپاس ڕاستەخۆ لەولێر لەگەڵ مابوون سەرکەوتوو بن یارمەتی ئەو کارانم پرۆگرامی بەیانی کورسانی وزم پێشکەشکردن ماڵتان ئاوەدان ڕۆژتان ئارام